ڕۆژی پێنجشەممە سەرۆک ترامپ داوای لە ڕێبەرانی ئێران کرد لەگەڵیدا دانیشتن و دەستبەرداری بەرنامە ناوکیەکەیان بن، بەڵام لەگەڵ ئەوەشدا کاتێک پرسیاری لەسەر بژاری لەشکری لێکرا ڕەتی نەکردەوە. هەمیشە و مەترسیار هەیە نامەوێت بڵێم نا، بەڵام هیوادارم ڕوونەدات. ترامپ گوتی ئەو خوازیارە ئێرانیەکان تەلەفۆنی بۆ بکەن. وەزیری دەرەوەی پێشوو جۆن کێری بە پێشێلکاری لە یاسای لۆگن واتە پەیوەندیکردنی کەسێکی ڕێگە پێنەدراو بۆ وڵاتانەی کە لە کێشەدان لەگەڵ ئەمریکا تاوانبار کرد. جۆن کێری زۆر قسەیان لەگەڵدا دەکات، پێیان دەڵێت تەلێفۆن نەکەن، ئەمە سەرپێچیکردنە لە یاسای لۆگن و بەڕاستی دەبێت دادگایی بکرێت لەسەر ئەمە، بەڵام پشتیوانانی من ئەمە ناکەن، ئەمە کارێکە کە تەنها دیموکراتەکان دەیکەن. لە وەڵامی ئەو تاوانبارکردنەدا گوتەبێژی جۆن کێری بەیاننامەیەکی بڵاو کردوتەوە دەڵێت ئەو شتانەی ترامپ دەڵێت هیچی ڕاست نین. لەو کۆنفرانسە ڕۆژنامەوانیەی کە لە کۆشکی سپی بەڕێوەچوو سەرۆک ترامپ نەیویست بە وردی باسی ئەوە بکات چی وای لێ کردووە کە کەشتی جەنگی و فڕۆکە هەڵگری USS ئیبراهیم لینکن ڕەوانەی هەرێمەکە بکات. ئەوان هەڕەشیان دەکرد و ئێمەش زانیاریمان هەیە، ئێمە ئەو زانیارانەمان لەبەردەستە کە پێویست ناکات تۆ بیزانی. ئەوان هەڕەشەی زۆریان دەکرد و ئێمەش ویستمان ئەم کارە بکەین. پێویستە ئێمە ئاسایشی تەواوی ئەم وڵاتە و زۆر شوێنی تر بپارێزین. ئەو سەرکردەی چاودێری هێزە دەریایەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات جێگری ئەدمیراڵ جیم مۆلی ڕۆژی پێنجشەممە بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاند تەنانەت ئەگەر دەستگا مخابەراتەکان زانیاری ئەوەشی بدەنێ کە مەترسی هەیە ئەمە نابێتە ڕێگر لە بەردەمیدا بۆ ناردنی کەشتی فڕۆکە هەڵگر بۆ تەنگەی هورمز ئەگەر پێویست بکات. هاوکات گوتەبێژی سەرکردایەتی نێوەندی لەشکری ئەمریکا بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند گواستنەوەی کەشتە جەنگیەکانی ئەمریکا ڕۆژی پێنجشەممە تەواو بووە لە ڕێی کەناڵی سویسەوە، هاوکاتی ئەوەی کە فڕۆکەکانی جۆری B-52 چوارشەممە و پێنجشەممە گەیشتنە ناوچەکە.